سیدبۆڵ ڕێگەیەک بۆ سەوزکردنی چیاکان. گونجاوترین چارەسەرە بۆ سەوزکردنی ناوچە شاخاویەکان کە تێیدا چاندن لە ڕێگەی مرۆڤەوە کارێکی سەختە. سیدبۆڵ پێکهاتەیەکە لە تێکەڵەیەکی زانستی لە تۆوی دارە خۆڕسکەکان کە بە چینێکی پارێزەر لە قوڕوپەیین داپۆشراون. بۆچی ئەم ڕێگەیە گونجاوە؟ چینی قوڕەکە ڕێگرە لەوەی باڵندە و مێروەکان تۆوەکە بخۆن. لە ڕێگەی هەلیکۆپتەر و درۆنەوە تۆوەکان بڵاو دەکرێنەوە. یارمەتیدەرێکی خێرایە بۆ بڵاوکردنەوەی تۆوەکان. چیاکانی دەوروبەری گوندی پوشێن و مایاوە لە ناوچەی دوکانیان هەڵبژاردەیەکی استراتیژین. بۆ کوردستانێکی سەوزتر با تۆوەکان بۆ باوەشی چیا بگەڕێنینەوە. دامەزراوی ویم یەک دامەزراوە چەندین هەوڵ.